ئازادی بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان یەکێکە لەو پرسانەی ئەمڕۆ لە ڕاستیدا کە بە خۆشحاڵیەوە هەڵمەتێکی گەورە دەبینم لە سۆسیال میدیا و لە ناو خەڵک لە ئاسی جۆراوجۆر. ئەمە لە ڕاستیە پرسێکە ڕاستەخۆ پرسی ڕەبتی بە ئازادی گەلانەوەیە و ڕەبتی بە مەسەلەی دیموکراسیەت و ڕوبەڕووبوونەوەی عەقڵیەتی شۆڤینزمی دەسەڵاتدارانی تورک و هەروەها عەقڵیەتی ئیخوانی و ئیسلامیەکانی تورکیاوەیە کە لە ئێستاە داد و گەشەپێدانی ئیسلامی نوێنەرایەتی ئەم ڕەوتە شۆڤینیە مەسەبیە دەکا لە تورکیا. ئەوەی ئەمڕۆ لە ڕاستیە بۆتە هۆی با بڵێنمانەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەکانە پەیوەندی بە بەو هێرشە گەورەوەیە کە لەسەر دیموکراسیەت، لەسەر مافی مرۆڤ و لەسەری هەموو شیانەوە لەسەر گەلی کوردستانەوەیە. عەبدوڵڵا ئۆجەلان یەکێکە لەو سەرکردە چەپە ئازادی خوازانەی کە تێکۆشانێکی دوور و درێژی لە پێناو مرۆڤایەتی، لە پێناو ڕزگاری و لە پێناو مەسەلەی گەلی کوردستان ڕوبەڕووبوونەوەی زوڵمی قەومی کردووە لە باکووری کوردستان. ئەرچی هەموو ئینسانێکی ئازادی خواز و هەروە ئینسانێکی دیموکراسی خواز و چەپە پاڵپشتی لە دیموکراسیەت، پاڵپشتی لە مافی ئازادی گەلان و پاڵپشتی لە ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکات. هەموو ئەزمونەکان دەری خست با بڵێن لە ڕێگای ئاگر و ئاسن و زیندانیکردن قەزیەی کورد، قەزیەی عەدالەتی کۆمەڵایەتی، پرۆژەیەکی چەپگەرا لە باکووری کوردستان پاشەکشەی پێ ناکرێ. بە پێچەوانەوە وەزعەکە زیاتر با بڵێن مؤەیەدی ئەم پرۆژەیە زیاترە بێ و ئێستا تورکیا لەگەڵ ئەم سیاسەتی داپلۆسین و ڕەتکردنەوەی حیوار و گفتوگۆ و ئاشتی و ئازادکردنی زیندانیان و بە پێچەوانەوە هەزارەها خەڵک لە زیندانەکانی تورکیا لەسەر ئازادی ڕادەربڕین ئاخیندراون. ئێستا تورکیا ئەبینین ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە، قەیرانی ئابووری، قەیرانی دیموکراسیەت، قەیرانی ئازادیەکان. بێگومان ئەم پرسێکە لە ڕاستیە گیرێ دراوە وەکو مەلەفێک بە زۆر پرسی ترکە. پێمان وایە لە تێکۆشانیشە تێکۆشان ڕێگایکی دوور و درێژیەوێ و نەفەسی دوور و درێژی دەوێ و بێگومان قوربانیشی دەوێ. ئەوەی ئێستا بەڕێز ئۆجەلانەیەکە یەکێکە لەو قوربانیە گەورانەی لە پێناو ئازادی، لە پێناو دادپەروەری کۆمەڵایەتی، لە پێناو مەسەلەی گەلی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی عەقڵیەتی شۆڤینزمی تورک لە ڕاستیە لە زیندانەکان ئاخێنراوە. من هەموو کاتێک قیادەکانی کوردی بە سەرۆکی خۆم دەزانم، تا 100% پشتگیری دەکەم بۆ ئازادبوونی. پێویستە گەلی کورد هەموو قیادەکانی کوردی بە سەرۆکی خۆی بزانێ، هەر لە ڕێبەری گەلی کورد ئاپۆ بگرێتە هەموو سەرکردەکانی دی پێویستە لەسەر ئێمە بەڕاستی هەوڵی بۆ بدەین و ئازاد بکرێ. ئێمە بەڕاستی ڕەنگە کەم تەرخەمیش بووبین لە ڕۆی کار و چالاکیەکان بەرامبەر و تاکو ئێمە یەکگرتو نەبین، تاکو ئەمە بیر لە ڕێخستنی ناوماڵی کورد نەکەینەوە، پێم وایە بە ڕزگارکردنی عەبدوڵڵا ئۆجەلانیش هیچ دەکە مۆزوعەکە ناگۆڕێ. دەبی ئێمە هەموو کورد بە یەک چاو، بە یەک دەنگ، بە یەک ڕەنگ ناوماڵی خۆمان ڕێخێن.